وێنەکان لە شەودا گیراون. چیرۆکی موچەی مانگی دووی خانەنشینان لێرەوە دەستی پێکرد. ئەم شەو تا بەیانی لە نۆرەی موچەدا ماونەتەوە، بەڵام لەگەڵ بەرەبەیان دوو خانەنشین ئۆتۆمبیل لەیدان و بە برینداری گەیەندرانە نەخۆشخانە و ئەوەش خوێنی جێماوی یەکێک لەوانە. کات گەیشتووە بە 11 سەر لە بەیانی و هێشتا موچە نەهاتووە و پێیان وتون بانکەکە خاڵیە و پارەی تێدا نییە. ئیدی تووڕەبوونەکانیان دەستی پێکرد و فلکەی مامەڕیشیان داخستووە. ئەوان بە گریان و دڵی پڕەوە دوعا و نزار لە حکومەت و ئەوانە دەکەن. دۆخی ئەوان و خەڵکیان بەم ڕۆژە گەیاندووە. والله لبركة أنا مسوق كذا صار كاكا صار ما نذاكي بالقرآن جوني والله بالله وتالله سيطر داخل ذلك تبقى ما أقول خلقها وأيام كا كل فعل اليوم لا يجيبونا ما أقول أبالي بيبي بخدمتي قوم يمكن ما أقول يا أخوة ما لبستني يا ربي إخواني بك مخاتي أمرني مالك إخوان أنا مكنت أصوات حياة ما شو بقول أمل من نفسي ما قلسكري وإخوان قال لي بەڕاستی وەزعێکی زۆر ناخۆشە ئیهانەی خەڵقە بەڕاستی شتێکی زۆر نامەنتیقەیە. دکتۆر هەڤاڵ بۆشم مەسوولی ئەم منتیقەیە بۆ نایە بێت تەماشای ئەو خەڵقە بکە. ئەو خەڵقە گەشتی 250,000 دەنگی لە ئەم خەڵقەیە ناوە هیکەیە ناوە. ئەی ئەو هەموو پیر و پەکەوتە داماوە لێوە نەخۆشی هەیە لێوە بڕوان هەنیوەی فەقەراتی نەماوە. هەر لەسەرەی وەرگرتنی موچە لە بانکی تانجەڕۆی سلێمانی بەهۆی پاڵەپەستۆ چوونە ژوورەوە. دوو هاوڵاتی کە تەمەنیان سەر و 70 ساڵ بوو ژێر دەست و قاچ کەوتن و گیانیان لە دەستدا. 4 کەسی دیکەش لە هۆش خۆیان چوون و تووشی هەناسەتەنگی بوون. ئەوە وازەکەمانە کە دەمان بینی کاکە لە سەعات 3 بەیانیەوە لە سەعات 3 شەوە من لێرەم. ئێستا خوا قبوڵ دەکا ئاوا پرسە لە وەزعیەوە وەڵای جار حکومەت بەرپرسە کێ بەرپرسە وەڵای جار چیان پێ بڵێم هەر ئەوەندە دەڵم یا ڕەبی خوا حەقی ئێمانێ وەرگرت. 5 ساڵمە خزمەت بێژێ قاچی خەڵکم سڕیوێتەوە جەنازەی 4 برامم نەبینی و هەمووی پێشمەرگە بۆ بە قورعان شەهید بوون. تۆش قبوڵ یەکەی ئەوە تا هەموو گیانمە لەرزێت پارەم پێنێ عیلاج کڕم تۆ ئەمەی تێ ها بەخوا هەمووی گیانم ئاوا لەرزێت. کە دەرگاکە کرایەوە خەڵکەکە هەمووی هجومی کرد یعنی سەرەوشت نەما ئەو بڵێ ئیتر سەرە نەما هەمووی هجومی کرد بۆ ژوورەوە هەمووی بەژن پێ ڕای کرد بۆ ژوورەوە. هەندی ئینسانی تا توانای جەستەی نییە کە خۆی پێڕابگیرێ ئیترەوەی کە مەجموعە کەوتن بەسەریەکە ئیتر مکشامە دوا ڕۆشتمەوە و هاتمە دوا چوومەوە بەرەو تێوەڵا دوان ئەمری خوای کردبوو. ماوەی 3 مانگە لە سلێمانی کێشە بۆ موچەی فەرمانبەرانی سلێمانی دروست دەبێت. بانکەکان پارەیان تێدا نییە و بە پچڕ موچەدا بەش دەکرێت. سەرڕای ئەم کارە ساتەی لە نۆرەی وەرگرتنی موچەی خانەنشینان ڕوویدا، بەڵام هیچ کام لە بەرپرسە حکومیەکانی هەرێم و ئیدارەی خۆجێی سلێمانی قسەیان لەبارەوە نەکرد. هاوشانیش لەگەڵ خۆشی و سەفای بەرپرسان چیرۆکەکانی دواکەوتنی موچە و نۆرەگرتنی خانەنشینانیش بەردەوامە. ڕامیار عوسمان کەناڵی پێام سلێمانی.